باس لە بابەتێکی تەندروستیەکەین کە ویش تایبەت بە نەخۆشی شێرپەنجە. بەو پێی کە نەخۆشی شێرپەنجەیەکێکە لەو نەخۆشیانەی کە مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروست دەکات. سەرەتای دروستبوونی نەخۆشیەکە و دواتریش قۆناغەکانی تەشەنەکردنی ئەم نەخۆشیەوە وەها جۆری چارەسەرەکانی کە بەکارهێنرێت چییە؟ با میوانداری دکتۆر هاوار نەقشبەندی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە کە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین. دکتۆر بەیانیت باش بەخێربێ. بەیانیتان باش. سپاس. دکتۆر ئەگەر سەرەتا باس لە نەخۆشی شێرپەنجە بکەین بەر لەوەی ئێمە بچینە سەر جۆری نەخۆشیەکە و هەروەها چارەسەریەکانی چییە؟ با باس لە ڕۆزانستیەکە و پێناسێکی نەخۆشی شێرپەنجە بکەی. شێرپەنجە چییە؟ شێرپەنجە حاڵەتێکە دروستە بێت لەناو خانەکانی لەشە کەوا تەشەنە زووەکات بڵێن گەورە بێ زوو پێویستی بە وزەیەکی زۆرە ئەو دابەشبوون و زیابوونی خانەکان شێوەیەکی تەبیعی نییە و تەمان زەرمەند دەبێت ئەو خانانی کە تووشەوەی ئەو ئۆرگانانی کە تووشە بن پێویستیان بە وزەیەکی زۆرە بێت گەورەبوونێکی غێر تەبیعیەکان ئیتر بەپێی ئەو شوێنەی کە تایەتی و تەمان زەرەرە لەو ئۆرگانانە و هەروەها بڵاوێتەوە بە لەشە بە شێوەیەکی کە زۆر زەرری هەبێ بۆ نەخۆش. نیشانەکانی شێرپەنجە بەعام لاوازیە چکە وزەیەکی زۆریە بێت ئەو خوانانی کە بە شێوەیەکی لاوازی واتە بێهێزی کەسەکە بێهێزی خواردنی کەمە بێت و کێشی دابەزێت تەمان ئەمە دەرەجاتیشی هەیە شێرپەنجە. بەڵێ دکتۆر بەر لەوە ئێمە بینە سەر با بڵێن قۆناغەکانی یاخود ڕێژەکەی کە نەخۆشی کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت بۆ نمونە ئەو نیشانانەی تێدا بە دەرکەوت مەرجە هەر کاتێک کە کەسەکە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو هەستی پێ بکرێت یاخود نیشانەکانی تیا بە دەربکەوێت. خۆی نەخۆشی شێرپەنجە خراپیەکەی لەوایە کە نیشانی نییە لە بیدایەت زۆربەی نەخۆشیەکانی شێرپەنجە چەند دوای چەندێک نیشانانە دەرەکەوێت هیچ نیشانەیەکی نییە وردە تاکو ئەو شتە ئەو ئۆرگانە بڵێن ئەو گرەیە کە لە ناو لەشایە گەورە بێت اینجا زەخت دەکاتە سەر ئەو شوێنەی کە تایەتی یان تووشی نەزیفە بێت یان ئێمە کاڵین شێرپەنجە شتێکی مەترسیدارە ئەگەر زوو بیدۆزینەوە عیلاجی زۆر باشە بێت و لە 100%ش عیلاجەکرێت بەڵام کە چووە وەختێکی درەنگ کە تووشی ئاڕازێکی بڵێن هینی بڵاوبوونەوە بێت یان تەسیرێکی زۆری کردبێت لە شوێنی خۆیان ئەوە چارەسەری بە پێی قۆناغەکان ئەگۆڕێت. لەبەرەوە نەخۆشی شێرپەنجە لە بیدایەتەوە نیشانەی زۆر کەمە بەڵام بڵێن وعی خەڵک ئەبێت زۆر باش بێت بۆ ئەو نەخۆشیانەی کە زۆر بڵاون. واتە هۆکاری مەترسی نەخۆشیەکە بۆ ئەوە گەڕێتەوەکو جەناب ئاماژەت بۆ کرد کە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە لەشی کەسەکەیە. هۆکارێک ترسناکیەکەی بۆ وا گەڕێتەوە کە دەستنیشان ناکرێت بە زوویان پێی نازانرێت. بەڵێ ئەوەی جێگە لەو کێشانەی کە هەموو تۆپ لە هەموو دنیایانوێت چارەسەری ئەو کێشەیە کەوا چارەس ینی نیشانەکانی لە بیدایەتی نەخۆشیەکەیە زۆر کەمە تاکو نەخۆشەکە بڵێن گەورە بێت. لەبەرەوە ئێمە چەند ینی بەپێی هینی عالەمی گایدلاین و هینی عالەمی ئەڵێ تۆ بێ پشکنینی بۆ بکەی لە وەختێکی زووە بۆی زوو بیدۆزیتەوە وە زوو چارەسەری بۆ کە زوو دۆزیتەوە چارەسەری لە 100%. لەبەرەوە ئێمە لەم پرۆگرامەمانەوێت چی بکەین ئەمانێ ئەو شتە بە هاوڵاتیان بگەێنین کە زوو بچن بە ینی بەدەم ئەم نەخۆشیەوە یان هەچ ئاڕازێکیان هەبێت هەچ مشکلێکیان هەبێت زوو بچن بۆ لای دکتۆری پسپۆڕی خۆی. بەمانای چی؟ بەمانای ئەوەیە ئێمە مەسە ئەو نەخۆشیانەی کە بڵێن شێرپەنجەکە بڵاوە مەسەن شێرپەنجەی بەمکە شێرپەنجەی قۆڵۆنە هی ماهیدەیە هی ڕەحمە هی سنگە ئەمانە ئەم هی پرۆستاتە ئەمانە ئەبێت زوو پشکنینی بۆ بکرێت خەڵک بزانێتەوە ئەمە پشکنینەکەی هەیە هەچ وەختێک هەچ ئاڕازێکی کەمی هەبوو مەسەلەن
تووشی نەخۆشی مای دەبوو ئەبێ نازور بکە نازور پشکنێکی زۆر مهمە بۆ شێرپەنجەی مائیدا و بۆ شێرپەنجەی قۆڵۆن خەڵک نابێت لێ بترسێت کەچ بوو کە تووشی هەج ئاڕازێ بووی تووشی دڵەکەزە بووی تووشی قورسایی بووی لای مائیدەتەوە ئەوانە ئەبێ بچی پشکنینکی ئەنجامە پشکینەکان واتە بێ بەهۆی پشکنینی دیکەوە دەرکەوێت یاخود پشکنینێکی تایبەت هەیە کە مرۆڤەکان ساڵانە یان مانگانە پێیان سکرین ینی پشکنین بۆ ئەو نەخۆشیە بدۆزیتەوە لە بیدایەتی نەخۆشیەکەیان لە بیدایەتی نەخۆشەکە بێت چارەسەری لە 100 ئەنجا هەروەها نەخۆشی بڵین شێرپەنجەی ڕەحممان هەیە شێرپەنجەی پرۆستاتمان هەیە کە هیچ شێرپەنجەی سنگ ئەمانە بڵاون زۆرن لەبەرەوە مەسەڵەن پشکنینی شێرپەنجەی مەمەک بێ بڵین هەموو ئافرەتێ بەبێ ئەوەی کە هیچ ئاڕازێکی هەبێ پشکنین بۆ خۆی بکە ناومری 40 ساڵیەوە مەسەڵەن دەست پێ بکات ئێمە ینی ریسێرچمان هەیە لەسەرەوە کەەوە ئافرەتی کورد ئەبێ زوو دەستگا بە پشکنین بۆ نەخۆش شێرپەنجەی مەمەک زوو مەسەڵەن چەنێ واتە بەر لە 40 ساڵیە هۆکارەکەی بۆچی؟ ئەمە ستەدیەکی گەورەمان کردو لەسەرەوە کەوا دەرکەوتۆ نەخۆشی شێرپەنجەی مەمەک لە ئافرەتی کورددا زووتر دەست پێکات بەس ڕێژەکەی تۆزێک کەمتری واتە هیچ هۆکارێکەیە بۆ ئەوی کە زووتر تووشە بێیان زووتر دەست هۆکارەکانی چەند فاکتەریشی زۆرە یەکەم شت ئەوەیە کە ئافرەتی لای ئێمە بڵین لە شەرقا ژیانیان کەمترە ینی معادلی تەمەنیان کەمترێکە لە وڵاتانی تر لەبەرەوە ڕێژەکە گۆڕێت بەس شێرپەنجەی مەمەک نیە شێرپەنجەی هوردامان هەیە شێرپەنجەی سنگمان هەیە سیەکان شێرپەنجەی مائیدە قۆڵۆن پرۆستات هەینی ڕەحم ئەمانە ئەبێ خەڵکی لای ئێمە وریابن بۆ شتانە هەرچ ئاڕازێکیان هەبوو مەسەڵەن خوێن دانیشتن لە کۆمەوە بەتەغیر تەبیعی لە ڕەحمەوە ئەمانە هەموو یەکسە بچن بەلای دوکتۆری پسپۆر بۆی پشکنینیان بۆ بکرێت بۆ ئەو نەخۆشیانە لە بۆچی پێماڵی پشکنینی زوو پێشوەخت بۆی نەخۆشی ئەگەر هەبوو خەڵک لی نەترسێت ئێمە زۆر نەخۆشیە بەلام ماڵە بەڵام پشکنین ناگەمە ترسم شتێکم هەبێت بەعکسەوە تۆ بێ زوو پشکنین بکەیت بۆ نەخۆشیانە خاص نەخۆشی شێرپەنجە کەوا زوو تەشخیصی بکەیت و زوو چارەسەری بکەیت کەوا چارەسەرەکەشی لە 100 ئەگەر زوو پێی بزان ئەگەر باس لە هۆکارەکان بکەین زۆرترین هۆکارەکان چێ بەتابەت ئەگەر جیاواز باس لە هۆکاری بۆ ماوەی بکەین بە تایبەتی و هەروەها باس لە هۆکاری ژینگەی بکەین کامیان کاریگەری زیاترە ئایامانە بەشێکن لە هۆکارەکان تەمان ئەم نەخۆشی شێرپەنجە زۆربەی وڵاتانی پێشکەوتوی زۆر مەشغوڵ کردو بووی دەتوانێت چارەسەریشی بۆ دانی و کە چارەسەر بۆ شتێدانی ئەبێ بزانانی سەبەبەکەی چی سەبەبی شێرپەنجە بەعام نەزانراوە بەڵام هۆکار هەیە هۆکار زۆر هەیە بەسەیان ناوی موادی کیمیاوی هەیەکەوە ئەڵێن ئەمانە تەسیریان هەیە بۆ نەخۆشی شێرپەنج زۆر شت ئیسبات بووە کە بۆ نەخۆشی شێرپەنج چەند ڤایرۆسێکمان هەیە بۆ نەخۆشی ڕەحم بۆ مائیدە بەکتریامان هەیە کەوا تووشی ئەو نەخۆشیە دەکات هەروەها بۆ مەسەلەی هینی جگەر نەخۆشی ڤایرۆسی جگەر ئەمانە تووشمانەکە جگەرە هێژان ئەلکۆحۆل ئەمانە هەمووی هۆکارن بووی بەزەوە نییە بڵێ من جگەرە نەیەشم توش نابم یان ینی ئەو خۆی هینی جیناتیشی زۆر مەسل لە جیناتەکانە مەسلەی جینات کاریگەریشی سەرەکی هەیە لەسەر و مۆزوعە بەس ئەمانەی تریش هۆکارن کەوا ئەو نەخۆشیە دروست دەکەن لە خانەکانی لەشە ئەمان ژینگەش ئاینەشت یەکی لەو شتانە بڵێن پرۆسست ینی ئەوەی کە خواردنی معلب و گۆشتی معلب و ئەو شتانش هیناکەواتە خواردنیی سەحی بخۆی ئێتر تۆ بیر لەوە مەکەرەوە تۆ ئەم شتە بخۆ نەخۆم و ئەوە بخۆم و ینی پێویست بۆ نابەس خواردنی ڕێکوپێک و سەحی و فرێش لە هەموو شتێ باشترە تەمان بۆ مەسایلی ژینگە مەسلەی تیشک هەتاو ئەوانش تووشی نەخۆشی شێرپەنجەی پێست و بازێ نەخۆشی ترەکری
ئەمانە بەس مهمترین هۆکار جیناتە ینی خۆی شخصەکە خۆیەتی ینی بە هینی خۆماڵی خۆت و شانسدا کە توش بیت. لە هەرێمی کوردستان هیچ داتایەک هەیە تایبەت بە نەخۆشی شێرپەنجە؟ تەمان داتا و هەمووی ڕێژەکەی زۆرە کەمە. تەمان ئەو داتانە کە کۆکرێتەوە دیراساکرێت و مقارناکرێت لەگەڵ وڵاتانی دەرەوە. تەمان ئەمە هەر نەخۆشی تەفاسیلی خۆی هەیە وەنە ئاسان نییە ینی سامە بازیگین بەس بەعام لا ئێمە وەکو هەر وڵاتانی دنیای تر هەیە بەش نەخۆشیمان هەیە وەکووان نەخۆشی شێرپەنجەمان هەیە و سنتەری زۆر باشیشمان هەیە بۆ چارەسەرکردنی شێرپەنج. بەڵێ ئەگەر باس لە قۆناغەکانی چارەسەرکردن بکەین لە سەرەتاوە تا ئاگاتە دوا قۆناغ ڕێگەکانی چارەسەرکردن یاخود جۆرەکانی چارەسەرکردنی شێرپەنجە چۆنە؟ شێرپەنجە بەعام هەرێکی و دەرەجاتی خۆی هەیە بەس بەعام 4 دەرەجەیە. دەرەجەی 1 و 2 کە عیلاجێکی چارەسەری تەمان زۆربەی زۆری شێرپەنجە بە نەشتەرگەریەکرێت بە نەشتەرگەری لابێ بەسکە گەیشتە قۆناغەکانی 3 و 4 نەشتەرگەری ئەوەنە ئیسیفادی نامێنە خاستە قۆناغی 4 لەبەرەوە بێ چارەسەر کرێ بە دەرمانی کیمیایی و بە چارەسەر بە تیشک. هیچ ڕێگەیەکی سروشتی هەیە بۆ چارەسەرکردنی شێرپەنجە؟ ڕێگەی سروشتی نەخێر نییە ئللا بێت بەشی زۆری چارەسەری نەخۆشی شێرپەنجە نەشتەرگەریە ئەو بەشەکانی تریشی عیلاجی کیمیاویە عیلاجی هۆرمۆنیە عیلاجی تیشکە. ئێمە سنتەری بەخۆتمان هەیە بۆ چارەسەری کیمیایی بۆ تیشک ریشێکی زۆر جوانەکەن بۆ هاوڵاتیان بۆ ئەو نەخۆشانەی کە تووشێوانە بن و جەڕاحی زۆر باشیشمان هەیە بۆ هەموو جۆرەکانی شێرپەنجە و هەروەها بڵین ئامێری پشکنیکی زۆر باشیشمان هەیە لە هەموو نەخۆشخانەکان کەوا یارمەتی دەستنیشانکردنی ئەو نەخۆشانە بە شێوەیەکی زوو. لەبەرەوە بێ ئێمە کە بۆ هاوڵاتی قساگەین ئەبێ زوو بچن بۆ لای دکتۆری پسپۆر بە قسەی دکتۆری پسپۆرکەن بە قسەی دراوسێ و خزم و کەس نابێ بکەن. بەڕاستی ئێمە کێشەیەکی زۆرمان هەیە لە ناو کۆمەڵەکەمانە ئەویش یەکەم بە ناحەی لە هەموو ناحەیەکەوە شتێکی زۆر خراپە من لەم لێرە بەڕاستی فرسەتی زۆر باشە نەخۆش کوژراوە لەبەرەوەی دراوسەکەی پێوتووە فڵان کەس ئەمەیان بکرێت تۆ بکە خزمەکەی خۆیەت بۆ لای ئەڵێ تۆ بێ ئەمە بکەیت نە پسپۆڕە نە هیچی لێزانە نەهیم یعنی وایە لە نەخۆش کردو نەخۆشیان کوشتووە کەوا ترسانیانە لە چارەسەر ترسانیانە بە ڕێگەی غەڵەتیان بردیانە بە ڕێگەی هەڵیان بردیانە بۆ لای خەڵکی تر کە بە لێزەر و بە چاوی لێزەر و بە نازام بەم شتانە چارەسەریان کردوون ینی ئەمان زۆر شتێکی خراپە و شتێکی ناشرینیشە بەڕاستی و حرامیژە یعنی تۆ شتێک نەزانی نەسیحەتی خەڵک بکەیت ئەمە شتێکی زۆر خەتەرە دیاردەیەکی زۆر ناشرینە لە ناومانە هەرچێکە چێ بۆ لای نەخۆش ئەڵێ تۆ ئەوە بکە تۆ پسپۆڕ نیت هیچی لێ نازانیت پێویست ناگە تۆ نەسیحەتی هیچ بکەیت لەسەر شتێکە تۆ نەیزانیت بە شێوەیەکی غەڵەت فێریەکەیت و ئەیترسێنێت و وای لێکاتکەوە ئەنجامەکەی شتێکی زۆر خراپە. چارەسەری لە سەدی نەخۆشی شێرپەنجە واکات نەخۆشەکە دووبارە بگەڕێتەوە واتە دوای ئەو چارەسەریە دووبارە و نەخۆشە سەراڵەداتەوە؟ نەخۆشی شێرپەنجە یانی ئەمە بە نسبەت وەریەک ینی بڵێن لە قۆناغی یەک چارەسەری لە 190 مەبەستم زیاترەوەی بۆی کەسەکە زیاتر ئاگای لە خۆی پێویست بۆ کە پارێز بکەیان پرسێلەوەی کە دووبارە دروست بێتەوە نەخۆشیشی هەبوو تەمان ینی بڵێن ئەگەری توشبوونەوەی یان سەر هەڵدانەوەی هەیە چێمە دوو بەشەوتمان نەشتەرگەری دەرەجەی یەکەمی و چارەسەر یەکەمێتی نەشتەرگەریە و نەخۆشیە لابە بەس چەند خانەیەک لە ناو خوێنە ئاسوڕێتەوە ئێمەەوە چارەسەرێکین بە
عیلاجی کیمیایی بۆی ئەو خانە و ئەو شتانی کە لە ناو خوێنایە ئەوانەش بکوژرێ. چوار دەوری ئەو نەخۆشیەش بە تیشک چارەسەرەکەین بۆی ئەگەری هەڵدانەوەی کەم بێتەوە. بەس ینی لە دەرەجەی یەکە دەرەجەی هەڵدانەوەی زۆر زۆر کەمە، لە دەرەجەی دووە هەر عینەن کەمە، سێ بڵێن دەرەجەی هەڵدانەوەی زیاترێکە، دەرەجە چواریش ئەوە بڵاو بۆتەوە، ئەوە ینی چارەسەری زۆر زەحمەتە. بەڵێ سپاس بۆ دکتۆر هاوار نەقشبەندی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە.